زۆر بەخێر بێن. دیارە پاشەوەی کە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا کۆبوونەوەی خۆیانیان کرد بڕیاری خۆیانیاندا کە خوێندن بکرێتە ئۆنلاین، ئێمەش وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کۆبوونەوەی خۆمان کرد. دیارە بەداخەوە ئێمە نەمانتوانی هەمان ئەو بڕیارە بدەین کە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە دایان. ئەوەش بەهۆی ئەوەی کە قوتابیانی ئێمە خاوەن پێداویستی تایبەتن. ئێمە قوتابی نابینامان هەیە، یعنی ئەوان پشت بە نووسینی برایل دەبەستن. ئێمە قوتابی نابیسمان هەیە، پشت بە زمانی ئاماژە دەبەستن. بۆیە قوتابی ئێمە تایبەتمەندی خۆیانیان هەیە. ئێمە ناچار بن ڕاستی خوێندنەکە هەر لە ناو پۆل بۆیان بهێلینەوە. ئەوە پەیوەست بە قوتابیانی نابینە و قوتابیانی نابیست. بەڵام لەگەڵ ئەوەش پەیمانگەی ترمان هەیە، پەیمانگەی ئاواتمان هەیە بۆ پەروەردەی مێشک. قوتابیانی ئەم پەیمانگەیە بیرکۆڵان و داونەکانن. بە حکمی ئەوەی کە شەهادەی ئەوانە خوێندنی ئەوانە ڕاستەوخۆ پەیوەستە بە وەزارەتی ئێمەوە، هەر کاتێک ئێمە دەتوانین بۆیان قەرەبوو بکەینەوە. تەنانەت خوێندنی ئەوانە لە لای ئێمە خوێندنێکی زۆر زۆر سەرەتاییە و فێربوونی هەندێک شتی سەرەتایە. بۆیە هەم بە ئۆنلاین هەم بە ئامادەبوون لە پۆل خوێندنەکەمان ڕاگرت. لەگەڵ ئەوە پەیمانگەی هانامان هەیە بۆ ڕاهێنانی پێشەیی. ئەوەش هەر بەدەست خۆمانە دەتوانین لە هەر کاتێک بۆیان قەرەبوو بکەینەوە. بۆیە خوێندن و ڕاهێنانمان لەم پەیمانگەیەش ڕاگرت. باشە، چەند قوتابیمانەیە نابیست و نابین ئەوانی کە دەبێت لەرە ناو پۆل ئامادە بن بە ژمارەکمانەیە نزیک لەوە؟ پارێزگای هەولێر لە لای ئێمە هەیە. قوتابیانی نابیست نزیکەی 160 قوتابینە، قوتابیانی نابینا 70 بۆ 80 قوتابینە، قوتابیانی داون و بیرکۆڵ 105 قوتابینە. ئەو کە مەندام و خاوەن پێداویستە تایبەتیانەش کە لە پەیمانگەی هانانە بۆ ڕاهێنانی پیشەیی، ئەوانش نێزیکەی 40 کەسن.